بۆچی پێویستیان بەوە هەیە شاسوار تەسێ بکەن خۆ شاسوار هیچ خەتەرێکی بۆ دەسەڵات پێک نەهێنا و ڕۆشنەکە ئەو چییە؟ ئەزانی چۆنە بەڵای من شاسوار بدەوێنێ لە منطقەی یەکێتیە بەشێکی خەڵکی لەگەڵا دەنگی هێناوە یعنی وەکو ئۆپۆزیسیۆن دەرەکەوێت یعنی یەکێتی ئەمەش تەحموڵ ناکا زانین چۆنە مەسەن یعنی ئەم من باسیەوە ناکەم مەسەن کە باسی بارحاڵ بەعزی قساکرێت لەسەرەوەی کە پەیوەندی شاسوار لەگەڵ پارتی وەمانە من بارحاڵمان هیچ بەڵگەیەکم نییە هیچ بەڵگەیەکی دقیقم لەسەرەمە نییە بەڕاستی بەڵام زانین چۆنە شاسوار بدێنە دێ بەشێکە لە باڵین تێکدانی فەزای یەکێتی و یەکێتی ناڕەحەتە لێ چکە لە منطقەی نفوزی ئەوە بەتایبەتی چالاکە لە منطقەی نفوزی ئەوە هەسوڕانی ڕاستە لە هەولێری ژینێکی هەیە بەڵام زۆرترین هینەکەی منطقەی نفوزی یەکێتیە بەڕاستی یعنی زۆرترین دەنگی زۆرترین کورسی زۆرترین کارەکەی لە منطقەی یەکێتی هەیە بۆیە بە بڕوای من یعنی ڕاستە ئەو ئۆپۆزیسیۆنێکی بێدان و هینە بێچڕنووکە بەڵام ئەمەش ناتوانێت تەحملکە ناتوانێت یەکێتی ئەمەشی بۆ تەحمل ناکرێت بەڵام تاوان هەڵبەتە لێرە مەسەری لاهور قەزێکی خەتەرترەکە بە حکمی کە هێزێکی چەکدارەوە ئیتوانی مەسەرەن یعنی کێشمەکێشی چەکداری بکات و تایبەتی لە هەر دۆخێکی دیاریکراوە کە ڕووبە ئەوەی توانی مەسەن لەوانەیە خەتەر بۆ سەرکێتی دروستکە بەڵام منەوێ بڵم کە 10,000 کەس کە خەوان پشکن ئەمانە چەندین جاشکاتیان لە شاسوار کردووە محامیان هەبووە چەندین جار مزاریان کردووە باشە بەڵام یەکێتی چی نەکریانی ئەگەر دادگایە بۆ ئەو کاتانە نەیکرد ئێستا بۆ ئەیکە من قسەم لەوەی کە دادگایان نییە باسی وە ناکەم بەڵام بەرحاڵ یعنی ئەمانە بە بڕای من دادگا بۆ ینی کێشمەکێش و یەکلاکردنەوەی مەسەلەی سیاسی بەکارێنن یعنی کەیسی یەک واقعەتی پێ بڵم مەسەلەن سەدان کەیسی تر هەیە کە لە دادگا کەس نازانێت بەکوێ گەیشتووە مەسەن تیرۆری ڕۆژنامە نووسان تیرۆری هەڵسوڕاوانی حەبەی شوبات و خۆپیشاندانەکەی حەبەی شوبات لەکوێ چی لێ هادەوانە خەڵک تیای کوژرا قەتلی تیاڕوویە چی لێ هادەوانە مجریمەکان چیان لێ هات تحقیق کرا تیرۆری بەکر عەلی تحقیق کرا لە کاتێکە هەموو بەڵگەکان لەسەر سالار عەزیزە تیرۆری هاوڕێیانی ئێمە محکەمە چوین مەسەلەن هەموو شتەکان لە محکەمە چووە محکەمە هەموو بەڵگەکان دوایەوە کە گۆڕی هاوڕەکانی ژەڵدرایەوە هەمووی بەڵگەکان چوو حکمیش دەرچوو لە دادگا بۆیان توانیان کەس بانکەن توانیان هیچ کەسێ لەوان بانکەن نەیانتوانی دوای ئەوەش ئێستا مەسەلەن چیان کردو وەڵامە لەبەرەوەی کە کەم کەیسا ئەبێت جارێکی وەفاتنامە هین کرێتەوە ئەو خەڵکانە کە سوکاری قوربانیەکان بێنەوە هینکەن یعنی بیانی سیر و عجیب کە کاتێک کە تۆ دادگا پێشتر قەراریاوە نەیانتوانی کەسەکان گێسا تۆ بە حساب دادگاکە پێداچوونەی پیاکەن یعنی 2005 کەس کوژرا بە هەموو بە دەلیلێک شارێک شایدە لەسەری باشە بەڵگە هەیە ئەیکوان مجریمەکان گیران مجرمەکان بانکران بۆ محکەمە ڕاگەیەنات بەڕاستی بۆیە یعنی ئەمە قسەیەکە نەک ئێمە بە فلسێکی قەڵب نایکڕین بەڕای من خەڵکی کوردستان بە فلسێکی قەڵب نایکردن